لە شاری کۆی ئازیزە بە سوپاسەوە بەڕێزی دەوانی عقوبم لەگەڵ ڕۆژنامەنووس و شاعیر تەوەرەکەمان تایبەت دەبێت با بڵاوبوونەوەی دیوانێکی نوێی شعری کە لەلایەن بەڕێزی دەوانی عقوبەوە بڵاو کراوەتەوە لەو بارەوە چەند کۆڕێکیش بۆ کتێبەکەی ساز کراوە. کاک دیدەوان بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی هەموو لە یەکتان باش خۆشحاڵم کە جارێککە لەو دەستگایە دەنگ و ڕەنگم دێتەوە کە ساڵانێک لەوێ خزمەتم کردووە لە خزمەتم. زۆر سپاس هەمیشە سەرکەوتوبی کاک دیدەوان. با من لە سەرەتاوە پرسیاری ئەوە لێ بکەم ئەم کتێبە تازێت ئەم دیوانە شعریە لە چەند شار کۆڕت بۆ کردووە؟ بەڵێ جارێشتر سوپاس بۆ ئێوە وەڵا لە کۆیە بۆم کردووە لە سلێمانیش بۆم کردووە ئەمڕۆژ ئیشاڵڵا لە هەولێر بۆ یەکرێ ئەمڕۆ بە سەرپەرشتی دکتۆر عاتی حەمەد سەعید خاوەنی ئەو مۆزەخانێک کە ئێستا قسەی تێکە مۆزەخان لە بزەڕین لە هەولێر بۆ یەکرێت. دیارە دیوانە شعرەکەش نێسکەی 110 شعرێک لە خۆوەگرێت، بەڵام کڕۆک و ناوەڕۆک و جەرجی دیوانە شعرەکە ئەو شعرانن کە لە زیندانی بەعەز لە نێو ئینفرادی و لە نێو ئەمنی عامە و لە ئەمنی نەزارەتی ئەبوو غرێب و لەو شوێنانە نووسراون. بۆیە منیش وەکو بڵێ نیمچەند مایشێک لەگەڵ کۆڕەکان یا لە سەرەتای کۆڕەکان دەکەم بەوەی کە ئەم کەلەپچەیە دەکەمە دەستەکانم لە بەرامبەر جەماوەر ڕاوەستم بەو شێوەیە ئەو کەلەپچەیە بۆ ئەوی پرسیار گەلێک دروست بێت ئەم شاعیرە ئەو کەلەپچەی بۆچێ شاعیر چۆن دەبێت کەلەپچەی خۆش بێت، شاعیر دەبێت دژی کەلەپچە بێت. بەڵام من بۆیە ئەو کەلەپچەی بەکاردینم چونکە بەشێک لەو شعرانە بەدەستی کەلەپچەکراوی کاتی خۆی هۆنیوەتم و هۆنراوەکان نەمنووسیوەتە هۆنیوەتمەوە. بێگومان ئەگەر دەستت کەلەپچە بێ قەڵەمت پێ ناژیرێ یان هەڵواسرابی تا ئەو کاتەی کە حکم بووینەوە لە ئەبوو غرێب و لە بەشی ئەحکام خاسە قەڵەم و کاغەزمان کەوتۆتە دەست ئەو کاتە شعرەکانمان نووسیوە. بۆیە من لە سەرەتای کۆڕەکانمدا بەدەستی کەلەپچەکراوە دەڕۆمان لای مایکرافۆن بۆ ئەوەی بە خەڵکەکە بڵێم کە ڕۆژگارێک نەک هەر منی لاوی ئەو سەردەم منی گەنج بەڵکو و زۆربەی کورد کەلەپچەکراوی ڕۆژگاری ژێردەستی بوو. بەڵێ کاک دیدەوان کاردانەوەی ئامادەبان چی بووە کە ئەو کەلەپچێت بەکارهێناوە پێش بەڕێوە چوونی کۆڕەکە؟ بەڵێ بێگومان دەنگدانەوەی باشە بۆ ئەم دیوانە تا ئێستا چ لە کۆیە چ لە سلێمانی چ لە هەولێر و چاوەڕوان دەکرێت پێشوازێکی باش بکرێت ئەگەر دەرفەت هەبێ بەڵام ئەویان با ئەگەر بێت لە کەرکووکیش ڕەنگە هەر بڵاوی بکەینەوە ئەگەر ژمارەکانی دانەکانی بەش بکە لەبەر ئەوە ڕەنگڕێژی مێژوێکی تاڵە بەشێک لە شعرەکانی شعری هەمە زۆری تێدایە ئاینی تێدایە نەتەوەیش خۆشەویستی تێدایە مێژووی تێدایە، بەڵام ڕنگ ڕێژیەکەی زیاتر چەقی دیوانەکە کە ئەمە دیوانەکەیە ئەمە بەرجی یەکەمێتی ئەمە بەرجی دووەمێتی زیاتر ئەو شعرانە لە خۆ دەگرێت شەهید و پێشمەرگە و ژێردەستی و ئازار و دڕندەی بەعسیەکان و جەلادەکان و لە بەرامبەریشدا خۆڕاگیری زیندانیان و ڕێخستنەکان و گیراوەکان و ورەبەرزی و نەترە نەدان و ورە بەرنەدان و بە پێوەوەستان و نهێنی پاراستن و نهێنی لەدرکاندنی زیندانیەکانەوە تا دوو وێنە لە شارەکاندا ڕەنگەداتەوە، وێنەیەکی دڕندەی بەحسیەکان و وێنەیەکی خۆڕاگری زیندانیانی کورد لە ساڵانی هەشتای سەدەی ڕابردوو. بەڵێ کەواتە کاک دیدەوان مەبەستت بووە لە ڕێی ئەم شعرانەوە یاخود لە ڕێی بڵاوبوونەوەی ئەم دیوانە شعریەوە بە ستایلێکی نوێ بە فۆرمێکی نوێ ڕوودا و کارە ساتە نەخوازراوەکانیان ئەو تاوانانی کە لە ناو زیندانەکانە کراوە لە سەردەمی ڕەژەمی بەعسا تۆ بیگوازیتەوە؟ بەڵێ سوپاس بۆ خوا من بە زمانێکی سادا کە هەمووان تێی بگەن ئەو ڕووداوانم وێنا کردووە، بەڵام ڕەنگە لە هەندێک شت پەشێمانم بۆ نمونە لێچێ لە شارەکان کە دەڵێم لە کۆتاییدا دەڵێم تۆ دەڕوخێنن بەندی خانەی مادەتکەن بە جێژوان لاوانی وڵات پاکدا دەچێنن بە گوڵ و ڕێحان ئاوی گوڵێک لە دێمە دەکەن بە چەپک بۆ گۆڕی ئێمە لەسەر چێلمان دەنووسرێ شەهید
بەڵام کام شەهیدی عەجید چێلمان بەگوڵ و بە شعر دەنەخشێ خوداوەندیش باشمان پێ دەبەخشێ. لێرە من لە کۆتایی ئەو شعرە پەشێمانم کە ئەو کاتە پێم وابوو دەبوو زیندانەکانی بەعەس هەمویان تەخت بکرێن بە پارک و شوێنی پشودان. لەو کۆتایی ئەو شعرە پەشێمانم چونکە ئێستا پێم وایە نەخێر دەبێت زیندانیەکان بمابانەوە وەکو ئەم نەسوورەکەی سلێمانی بپارێزرابان یادگارنامەی تاڵ و ڕۆژانی سەختی خەبات و خوێن و خەبات بە دیوارەکانەوە بمابە. لە کۆتایی شعرەکە پەشێمانم لەو شعرەکەی خۆم بەڵام دەستکاریم نەکردووە چونکە ئەوان ڕۆژان زیندانی بەعسیەکان ئەوەندە ڕەزا قورس و گران و ڕەزا تاڵبوون بە من بە هەمویان تەخت بکرێن و بکرێن بە باخچەی گوڵ و ڕێحانە. بەڵێ کاک دیدەوان وەکو شاعیرێک وەکو نووسەرێک تا چەند گرنگە نووسەران لە ڕێی نووسینەوە لە ڕێی شعرەوە لە ڕێی چیرۆکەوە لە ڕێی پەخشانە شعرەوە ئەم تاوانانە تاوانی جینۆساید بێ چیمیاباران بێت یاخود ئەوانی کە تۆ باس کرد کە چی گوزەراوە لە ناو زیندانەکانی ڕژێمی بەعسە تا چەند گرنگە لە ڕێی ئەدەبەوە لە ڕێی نووسینەوە ئەم پەیامە بگێنین. خۆتان نەزانن ئەدەبێک هەیە هونەرێک هەیە پێی دەگوترێ هونەری بەرەنگاری ئەدەبی بەرەنگاری ئەدەب المقاوەمە. ئەمە لە ساڵانی هەشتا باو بوو بۆ نمونە ئەو شعرانەی من دەچنە ناو چوارچەوەی ئەدەبی مقاوەمە وێژەی مقاوەمە. ئێستا کە ڕۆژگاری ئازادیە پێویستە ئەو درێژەی ئەوە هەبێت درێژەی ئەوە هەبێت ئەو وێنەیانە بگوازینەوە بۆ دوایینەوە چکەنەوەی ئێستا نازانی چ گوزدراوە نازانی زەلادەکانی بەعس چێە وەکو دەبین ڕۆژانە کەسانێک خۆزگە بە کفندز دەخوازێ وەکو پەندەکە دەڵێ بەڵام لەبەرەوەی نەیدیوە نازانێ عەزابی ئەوان چۆنە نازانێ یوا هەبووە لە ئێوارەوە تا بەیانی هەڵواسرا بووە نازانی سێدارەدان و گول لە بارانکردن چۆن بووە ئەو تەزبیحەی من ئەوەی دەستم ئەوە هاوینی 1985 لە ئینفرادی ئەمنی هەولێر لە پشتێنی ئەو زیندانیانە دروست کراوە کە لە سێدارە دراون ئەمە پەڕۆیە تەزبیحی خەڵکی 101 دن کە ئەوەی من 101 گرەیە لە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی جەلادی بەحسیەکانە کە پشتێنەکانیان پارچە دەکرد و چاوی زیندانیەکانیان ئاوا پێ دەبەستاوە و بەرەو ئازار و ئەشکەنجە و دواتر بەرەو سێدارەیان دەبردن کەواتە گرنگە ئەو وێنانە بگوازرێتەوە بۆنەوەی ئێستا. بەڵێ جگە لە ئەدەبی بەرەنگار بوونەوە کاگ دیدەوان لە چ بوارێکی تر ئەنووسێت شعر بێت یاخود چیرۆک بێت جگە لەم فۆرم و ستایلی کە وەڵا قوربان من خۆتان نەزان لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژنامە نووسنیسکەی 14 ساڵیش پێیان لێر بووم لە کورسات لێوسرایی نووسنگی کەناڵی کورسات بووم لە کۆیە دوای ئەوەش لە بواری کە لە پووری ئێستا من ئەو مۆزەخانەیە مۆزەخانەی لە بزێرینە لە کۆی خاوەنەکەی دکتۆر عەتی ئەحمەد سەعیدە یەکەمین مۆزەخانەی ئەهلیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ڕۆژانە لە دوو داندا دەرگای بکرێتەوە و وەختێک گۆڤارێکی کەلتوریشمان دەردەکرد بەناوی کەلتوری کورد ئەو ئێستا ئەو گۆڤارە بەڕێوە دەبم واتە لە بواری نووسین سێ کتێبی تریش چاپکراویشم هەیە پێشتریش و لە گۆڤار ڕۆژنامەکانیش بێشمار بابەت و تار و شعر و پەخشانم بڵاو کردوتە واتە ئەوە لامان کاتیشدا 13 پێشانگای بەردی سروشتیم کردوتەوە 11 پێشانگەی کەلەپوریم کردوتەوە لە شارەکانی کوردستان واتە کەسێکم لە هەندێک بواردا دێم و دەسم لێک بواردا چەقم نەبەستووە. بەڵێ کاک دیدەوان لە شاری سلێمانی و لە کۆیش کۆڕت بۆ ئەم دیوانە شاریە بەڕێوە بردووە پلانت هەیە لە ناوچەکانی تر جگە لە شاری کەرکووک ئەگەر کاتێ بێ و بۆت بڕەخسێت ئەم دیوانە شاریە لە کۆڕی تردا لە شوێنی تردا باسی لێوە بکەیت و بڵای بکەیتەوە؟ وەڵا پرسیارەکە بەجێە بێگومان ئەمڕۆ لە هەولێر ئەمڕۆژ لە هەولێر ئیشاڵا بەڕێوەی دەبێت واتە ئەمە سێ شار کەرکووکش لە بەرنامەدە ئەگەر ژمارەکانی بەش بکە من حەزەکەم لە هەموو شوێنێک کە خوێنەری تێدابی شعر دۆستی تێدابی شعر نووسی تێدابێ ڕخنەگری شعری تێدابێ لەو شوێنانە بڵاوی بکەمەوە بیکەمە دیاری بە واژۆی خۆم بۆ ئەوەی کە زۆرترین کەس ببینێ بەرهەمی دەیان ساڵە ئەم دیوانە تیرۆکی دوور و درێژیەیە نوسخەی یەکەمی لە ڕاپەڕین و کۆڕەوەکە فەوتاوە بە دەستنووس لە کۆڕەوەکە فەوتاوە ئەمە ئەوەی بۆیە نووسراوە بەشێک لە شعرەکانی دێوانی یاقوب چکە لە کۆڕەوەکە دەستنووسێک فەوتاوە
لەبەر ئەوە خوێنەر هونەرمەند حەزەکە ئەو بەرهەمەی هەیەی زۆرترین کەس بیبینێت. بەڵێ کاک دیدەوان من دوا پرسیارت لێ یەکەم وەک چه هەستێکت لایە کە لە بۆنەیەکی جیاوازدا لە پرۆگرامێکی جیاوازدا لە پرۆگرامی بەیانی کورسان نیوزدا دەرەکەویت؟ وڵا وەک لە سەرەتا گوتم لە بۆی هەڵبەت کۆمەڵێک یادگاری تاتە تۆیات ساڵانێکی زۆر بەڵێ ساڵانێکی زۆر لە کورسات بوومە لەو دەستگایە بوومە ئێستا کە دەنگ و ڕەنجی خۆم لەوێ دەبینمەوە هەست بە گەڕانەوەیشی مرۆڤ دوو زۆر هەستی لایە هەستی ئێستا کە باسی زیندانەکەم هەستی تاڵە بەڵام ئەویان پێچەوانەیەوێ هەستێکی خۆشە و خۆشتانەزانن کورسات زیاتر بە دەستگایەکی ڕۆشنبیری و یارمەتیدانی هونەرمەندان و ماڵی هونەرمەندان و ماڵی شاعیران و ماڵی ئەدیبان و نووسەران و وەرجێڕان و بەرهەمەندان و ڕۆشن فکران و خاوەن فکران و هونەروەران بەو زیاتر ئەو نەخشە ڕێگایە گرتووە کورسات لە پاڵ هەواڵی سیاسی و ئابووری و ئەوانە کورسات تا ڕادێک پێناسەکەی پێناسێکی ڕۆشنبیریە تا ئێستا ئەوە دیداری ئێمەش دەچێتە ئەو چارچێوانە بۆیە هەستەکەی من سوپاسگوزاریە بۆ ئێوە. بەڵێ کاک دیدەمان بە ناوی خۆم و سەرجەم کارمەندانی دەستگای میدیایی کورساتی وای سەرکەوتنت بۆ خوازین خەرمان بەرەکەت سوپاس کاتی خۆت بێمە بەخشی